بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه واتباعه إلى يوم الدين. أما بعد، يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. ومێدەوارم لە پەروەردگار وخاترنا وجوانەکانی اسمی عظەمی خۆی عیبادەت و تاعاتی ئەم مانگەمان لێوەربگرێ و بخاتە سەر تەرازووی چاکەی هەر یەکێکمان بۆ خۆی لە قیامەتا وەری بگرینەوە ئینشاء الله. عەزیزان، كيف نستجيب دعاءنا؟ چۆن دوعاکەمان بتوانین دوعاکانمان قبول بێ؟ هەوڵ دەین ئەو دوعایانەمان کە دەیکەین چۆن بتوانین قبول بێ. ئەبێ وریابین کاتێ دوعا دەکەین هۆکارەیە، سەبەبەیە ئینسان وای لێ ئەکا دوعاکانی قبول نابێ. ئەبوو هورەیرە ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ ئەم ئایەتەی خوێندەوە، فەرمووی ئەعوذ بالله من الشیطان الرجیم. خوای پەروەردگارە فەرمێ یا ئەیها الناس كلوا من طیبات كلوا مما في الأرض حلالا طيبا. يا أيها الناس كلوا مما في الأرض حلالا طيبا. فقال سعد بن أبي وقاص، إمامي سعد رضا ورحمة خوای لێبێ، فرمووی يا رسول الله، أي بيغمري إخوة صلى الله عليه وسلم، أدعو الله أن يجعلني مستجاب الدعوات، يعني الدعوة. إمامي سعد فرمووی أي بيغمري إخوة دعامان بۆ بکە با دعاکانمان قبول بێ. پێغەمبەری خوش فرمووی صلى الله عليه وسلم، أي سعد، يا سعد، وریابە ئاگاوی لێبێ ئەوەی کە دەیخۆی ئەوەی کە دەهێنی با حەڵاڵ بێ تەکون مستەجاب الدعوة، ئەوە دەستت دەکەوێت دوعاکەت مەقبول دەبێ، يعني حەڵاڵ بخۆ دوعات قبول ئەبێ. والذي نفسي محمد بيده، سوێن بەو زاتە بەو ئەڵڵایە کە نەفسی محەممەدی بەستە، پێغەمبەری خوا فەرمێ إن العبد، بەندەیەک لقمەیەکی حرام بخوا چاک بزانێ لای خوای پەروەردگار چ ڕۆژ عیبادەتی قبول نابێ. چەندێک خەتەرە ئەمە. ئەم وەسیەتە پێغەمبەری گیان صلی الله عليه وسلم بە ئیمامی سعدی بن ئەبی وەقاس دەیکا، چاک بزانە یەک لقمەیەکی حرام لە گەروت کە چووە خوارەوە، ئەفەرمێ ما يتقبل منه عملا 40 يوما، چ ڕۆژ خوای گەورە عیبادەتی لە قبول ناکە، نەک دوعا، بەڵکو هەر عیبادەت بە کاملی ئەبێ وریای بی. و ئەیما وریاش بە هەر گۆشتێک لە گیانت زیاکە بە حرام، ئەوە ئاگر ئەولاترە بۆ هەموو شتێ بووی، ئاگر ئەولاترە بۆ هەموو شتێ بووی. یعنی ئینسان کە گیانی جەستەی ماڵی ژیانی بە حرام زیا کرد، ئیلا خوای پەروەردگار ئەگەر لە دونیاشدا لە ناوینەدا لە قیامەتدا مستحقە بە ئاگر. پێغەمبەری خوا فەرمێ. ئیمامی سەعەد ئەفەرمێ لە دوای ئەم وەسیەتەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، ئەڵێ زۆر تەرکیز مەکرد لەسەر حەڵاڵ و حەرام، زۆر تەرکیز مەکرد لەسەر حەڵاڵ و حەرام. ئەفەرمێ لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم فەرمووی ئەی سەعەد، ئاگاد لە حەڵاڵ بێ دوعاکانم قبوڵە بێ. ما رفعت إلي فمي لقمة، لقمەیەکم هەڵ نەگردووە لە دوای وەسیەتی پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم بیخۆم، ئیمامی سەعەد ئەفەرمێ إلا وأنا أعلم من أين جاءت ومن أين خرجت. ئەژێ یەک لقمەم نەخواردووە لە دوای وەسیەتەکەی پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم، ئیلا ئەو لقمەی کە خواردوومە زانیمە لە کوێ هاتووە و زانیمە لە کوێش ڕۆیشتووە. ئەمەنە حەریص بوومە لەم بابەتە بۆی دوعاکانم لێ قبوڵ بێ. ئاوا سەحابە ئاوا ئاگایان لێ بوو، هەموو شتێکیان نەخواردوو، هەموو شتێکیان دەستیان بۆ نەبردوو، چونکە ئەبێ ئینسان وریابێ ئەوانە خراپە. پێغەمبەری خوا فەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام، باسی کەسێکمان بۆ ئەکا کە شێوازی دوعاکردن و قبوڵبوونی دوعا. الرجل يطيل السفر، کابرایەک لە حەدیثێکی درێژدایە، بەڵام ئێمە
ئەوەی کە مەبەستەکەمانە باسی دەکەین تایە إن شاء الله تعالى. حەدیثەکەمان لەفظی موسلم هاتەوە و لەگەڵ ترمذیشدا صحیح، ئەوە گەیترمانشە صحیحە کە پێشداوای ئیمامی سعد کە گێڕامانەوە تەبەری ئەیگێڕێتەوە. ئەفەرمێ کابرایە لە دوورۆ تێ و قژەکەی تێک چوو ئاثار و شێوازی سەفەری پێوە دیارە ئەم مرۆڤە ئەم ئینسانەیە، ئەمجا دوایەوە دەست بەرز دەکاتەوە بۆ لای خوای پەروەردگار فيمده يده إلى السماء يا رب يا رب أي پەروەردگارە أي پەروەردگارە کە چییە داوای دوعاکەوە واتا دوعاک. بەڵام پێغەمبەری خوا فەرمێ مەطعەمه حرام ومشربه حرام وملبسه حرام، واتا خواردن و خواردنەوەی حرامە، لەسەر حرامەژی حرامە خوا حرام کۆکاتەوە، جلوبەرگەکەی حرامە، مەشربەکەیشی حرامە، خواردن و خواردنەوە جلوبەرگشی حرام، یعنی لە حرام داژی. وغذي بالحرام وخۆیشی تێرەکا بە حرام و جەستە و بازووی هەمووی بە حرامە. ئەمجا پێغەمبەری خوا فەرمێ فأنا يستجاب له، ئەی چۆن دوعای قبوڵکەی؟ یعنی وەک سەرسوورمانە وەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم مرۆڤە ئەگەر هەموو شتێکی لەسەر حرام بژی چۆن لە ڕووی دێ داوا بکات دوعا خوا دوعای قبوڵ کە قبوڵ نابێ، چونکە لەبەرەوەی لەولاوە خەریکی حرامە، چونکە ئەبێ وریابین حرام تێکەڵ ژیانە بوو وریابە دوعات قبوڵ نابێ. کەم دوعا جارجارش بە ئەندازەی حرامەکەی ئەبێ زۆر وریابی. بۆیە پێغەمبەری خوا ئاگادارمان ئەکاتەوە ئەڵێ وریابن لەو کەسانە نەبن لە کۆتایی زەماندا ليأتي على الناس زمانێ دێ لە کۆتایی ژیاندا بەسەر ئومەتەکەمدا لا يبالي المرء بما أخذ المال، خەڵک ناگەڕێ لەسەرەوەی کە ماڵەکە چۆن پەیدا دەکات، ئەم حلال ئەم من الحرام، یعنی گوێ لەوە نادا حەڵاڵە حرامە بەس گرنگەوەی کۆی کاتەوە. ئیشە زەمانێ دێ ئاوای لێ دێ صدقت يا رسول الله ئەمڕۆ ببینە ئەمڕۆ إلا ما رحم ربي دەرچین تایە سێرەکەی زۆر جار ئەگە شتێ بکرێ کەسی وایە دەم و لەوەی دەم و چەیە بێ پێنج موچەیژی بێ وەک چی خوا وەک حەلوای خوا نوێژێکشی ناڕوا ڕۆژوشی ناڕوا ئەو پارەشەوە دە بۆ ماڵ دەردیا دەیداتە دەرخواردی خێزانی و مناڵ و گشت بێجگە لە مەشتی تر هەموو شتەکە ئایستە شتێ ئیعلان بکرێت لەو بەردەم مزگەوتە بۆ شتێ سێریکە هەمووی هەڵپاکە هەمووی وەکێ هەموو تاوی بۆدا ئیتر بڵێ ئەمە مستحەقە بەش منە بەش من نییە کاکە ئەمە بۆ من نهاتووە ئەمە شملی کا حاجیەکە شملی من ناکە شملی فلانەکە نا گشتی ڕاژە من مستحەق گشتمانێژین هەژارین نەداین لەبەر سامردین ئەمە وەردەگرین ئەمرین لەبەر تاو بابە تۆ ئەگەر وابووی هەموو شتێک گوێی نەدەیتێ و هەر کۆی کەیتەوە هەر بێنی و هەربی خۆی ئەمە ناوێ سەر لە دنیا هەیە قەینا ئاساییە بەڵام قیامەتێکەیە قەبرێکەیە خوایەکەیە محاسەبە ئەکا ها لە ڕێعایەکە خۆبینیتان بۆ پترۆڵە ڕۆی ئەویت ڕێعایم بۆ بنووسە بۆ پترۆڵ خاوەن چوار پێنج دەفتەر بەس سیارەکەیەتی وەڵا کاکە ڕێعایەکەم بۆ من 100,000 150,000 حەقی هەژار و نەداریش نەماوە. یان لە ڕەمەزانە تەماشاکە مرۆڤی وایە ئەمەنە تەنازولەکەی بۆ چولێ مریشکە بۆ جریکانێکە بۆ 50,000 ئەکەی تۆ ناژاری کەی تۆنە لە برسا مردووی وانە یەکجا ئەم خەڵکە یەکجا وانە خەڵک بەس ئەوە حسابەکە لە دەستیا بێ لە دەستیا باسیەوە ناکە خاوەن ساحبی خانی خۆیەتی سوپاس بخوا باسیەوە ناکە ساحبی خساری خۆیەتی باسی ناوە ناکە گەورەترین نیعمەتە نەخۆی نەژنی نەمناڵی 250 دینار ناداتە سەیدەلیە گەورەترین نیعمەت هەرچی ئەو پارەی لە دەستما بێ قەیچێکە وەڵام مستحەق بی هەموو شتێک نا هەموو شتێک مستحەق بی قەینا بەڵام ناکرێتەوە لە هەموو شتێکە یعنی بۆ هەموو شتێک لەزمە بدەیت تەنازول بکەیت ئەگەر مستحەق بی قەینا وەڵا برا لەوە زیاترش بکەی ئاساییە بەڵام ئەگەر مستحەق نەبی نەبەخوا برا
چکە ئێمە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هانمانەدا کە کاسبی بکەین منەی لوقمەی حەڵاڵ بکەین یان هەیە هەر لە بیدایەوە تەسلیم بووە شەیتان ئەمەنە زاڵ بوو بەسەر یا چی ئەڵێ یەکسەر ئەڵێ وەرە بەخوا کوا حەڵاڵ ماوە یعنی دەستکەینە حرام خواردن هەموو ڕێگادا بەخۆی ها جەنابتان لە مەجلیسا دانیشتون کابرا چێژێ کورە بابە باس چیەکەی تۆ حەڵاڵ کواما ئەی چی بکەین حەڵاڵ نەما چی بکەین یاڵا دەی یعنی دەستکە حرام خواردن ئەی دەستمان کردە حرام خواردن کرد نوێش بۆکەی ڕۆژوو بۆگری عیبادەت بۆکەی با خۆمان نەخەڵەتێنین سەریع بین خوایەکەیە هیچ مرۆڤێ ناتوانێت بخەڵێت خوایەکە لە حەوتە بەخی ئاسمان و سێرەکە حەڵاڵ ماوە چۆن نەماوە بەروەڵام ماوە ئەگە بگەڕی بەدوای بەرەوەڵا ئەوەنە هەیە هەتا پیاوی چاک بێ حەڵاڵشە بەڵام خۆت ئەگە دەست بەی بۆ حرام ڕاستەکەی حرام زۆر بێ وریابی پێویست ناکە هەندێک شتەیە پێویست ناکە ضروریات نییە کابرا ناچار بوو لە برسا بمرێ حرام بخواقەین کابرا ناچار بوو لەو دەشتا خێماڵەدا ئەگەر بێت و سبەینێ پارە نەبا نەچێ سلفە نەهێنێ بەو مەرجە حەڵاڵە وەڵام مامۆستا بچم سلفەی ڕاکێشم بۆچیتە وەڵا خانی ئام لە کریا یەقیچەکە ناتوانێت کرێکە بدەی بە ئیتەوە ئەتوانی معقولە تو لەبەرەی 150,000 نەدی بچی تۆڵە حرام خانێ دروستکەی بە حرام لەبەرەی سیارێکی ئاخر مۆدێل لە ژێرتا بێ بەس بڕی بۆی بۆ ئاخر مۆدێل بێ و جوان بێ و وەڵا بڕۆی کاکە تۆ سێرێ بە قسە ڕاکێشی لەبەرەی حرام بێ ئەکرێ موبایلێک بێنی لەبەرەوەی بێژی موبایلەکەی فڵان ئاخر مۆدێلە و ئاوایە و ڕایکێشی بە قیس لەبەرەی بەس حرامی بچێتە سەر هەموو شتێ حرام بێ ئەمە ضروریات نییە هەرچی کاتێ زانیمان کەسێکەیە لە برسا ئەمرێ وەڵی برا گۆشتی بەراستی بۆ حەڵاڵە هەموو حرامەکان هەبێتە حەڵاڵ بەس بۆی بژی بەس بۆی لە ژیان هەبێ ئەمە شەرعواڵێ بەڵام سوپاس بۆ کەسمان نەگەی دەواستە هەندێکمانەیە لە فەخەخاوی شاناکە دەست بەوا بۆ هەموو شتێک ئەوە بکەم حرامە ئەمە بکەم هەر شتێک 250 دینار وەرە 50 دینار نەک 200 شیلاتە 50 بچێتە سەری حرام فایز بچێتە بەری سەری حرام ئەبێ زۆر یابی لە مەسەلادا بە تایبەتی مەسەلەی حەڵاڵ و حرام وەک ئیمامی سەعید چۆن حەریز بووە لە دوای وەسیەتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لقمەیەکی نەخواردووە ئیلا زانیوێتی حەڵاڵی حرام ئەبێ ئەم وەسیەتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ سەعید کراوە بۆ ئومەتەکەی چی ئەبێ ئێمە وریابی مراجعەی خۆمان بکەین ئاگامان لێبێ هەموو شتێک کە سەری پێوە نەنین هەموو شتێکەوە نەبێ دەستمان کەوێ بزانین حەڵاڵە 100% بەڵێ قەیچەکە هەوڵی بۆ بدەێت یەکوشانی بۆ بکە با دەستکەوێ قەیچەکە خەڵکی بۆ هەندا و هەموو شتێکش لە خۆت و حرام مەکە هەموو شتێک ئێستا هەندێشتەیە هەندێک مسلمان شەیە دیندارەیە لە خواترسەیە لەبەر ڕەزامەندی خوا قسەکانەکە بەڵام وریابە هەموو سوویەکش حرام نییە هەموو سوێکش حرام نییە ئەگەر بێت و کۆمپانیا وەک عوملە وەریگری حرام نییە هەندێک شتەی حرام نییە حەڵاڵ مەکە حرام لەسەر خەڵک ئەو شەیە ئەبێ وریابی هەموو شتێ ئەمە حرامی نەکەین لە خەڵک و هەموو حرامێکش یەکسەر نەڵێین وەڵا حەڵاڵە ئەوانە بابەتێکە بێرن بۆ کەسی خۆی من لەوەی چەند کەس پرسیاری لێ کردوم لە هەندێک بابەت ئەڵێم نازانم بەلە مەکە با تەئکیدی بۆ بکەم بزان شت هەیە تازە هەیە چی هەیە کەسێک لە من خوێناوەرترە مامۆستایەکە عەزیزە لیژنەی فتوایە تەمەنێکی ئەوەی تەمەنی من مەلایەتی کردووە پیاوێکی گەورەیە پرسیارێکی دێ هەی من خۆم لا ئەدەم تو بۆ خۆ لا نادەی کاکە تۆ لیژنەی فتوای تۆ ڕئیسی وڵاتی تۆ چیتە لەمە وەرە با بەبێژە ئیش من نییە خوا حافیزی بێ من مفتی نیم خۆت لادە لەم شتانە کەسێک لە ڕۆژی قیامەتە خوا لێی زۆر لێی تووڕەیە حرامێکە کاتە حەڵاڵ حەڵاڵەکە زۆر تووڕێی خوای پەروەردگاری چکە لەوە ناو خواوە قسەکەیت خەتەرە مەسەلەی فتوادان زۆر خەتەرە بێ ئینسان وریابێ لەو بابەتە بابەتی تۆ نییە حتا پێتەکرێ خۆلات حتا پێتەکرێ خۆلات کەسێتری دەستکەوت بە ئەو فتواتەکەی بۆ قەیچەکە بۆی تەئکید بکەم بە چاوان تەئکید دەکەم لای کەسێکی چاک شتێ واوێتی و بابەتێکی وایە قەیچەکە بیدا بە تایبەتی مەسەلەی زەکات ئەبێ زۆر وریابین مەلایەکمان ناردوو بۆ لادێک لەم لادێنێ دەورو بەری خۆمان سێ ڕۆژ پێ ڕۆژ بەریسا شتێکیان بۆ گێڕامەوەتی مەلاکەوتێتی با بۆ خۆیان بێژین هەرکێ 20 ملیۆنی نەبێ
نەیگەرەکە زەکات بدە قەسەم بەخوا بە دین بەدەستەوە مەلابێ هەرچی فەقیرێ لەبەر سامرێ ئەگە بە قسەی و مەلایە بکەین دین ئاوا لە یەک دەین و هەرچی فەقیرێ دەمدا چەقێنەوە مرێ لەبەر یعنی لەم شارە لەوێ دەکەس زەکات بدە تو عقلێت کە سێرا عقلێتێکە 20 میلیۆنینەوە با بە دین هاتۆ بۆ ڕەحمەت ئێمە زی و ئاڵتونمانەیە ئێمە گە بە هاڵتون لە یەکی دەنەوە ئەو پیاوە عەزیزانەی کە فتوایان داوە مساڵ بە یەکی دەنەوە بە ئاڵتون لە 100 نەفەرا 10 کەس لەوێ زەکات بدە ئەی چەند فەقیرمانەیە چەند هەژارمانەیە ئایا تێرە بن زەکات شاتە بۆ مەسلحەت هاتوونە لەسەر زی و لە یەکیان داوەتەوە 3 ملیۆن بە هەندێکمانش لەوێ ڕاستە 3 ملیۆنەکەش احتیمالە بۆ ئەمڕۆ کەم بێ بەس یعنی تۆ تەسەورەکەی هەر کەسێ زەکاتی خوا بدا خوا نایخاتە جێگای وەڵڵاهی ئەیخاتە جێگای ئەوە یەقیتان لێبێ وەڵڵاهی نەیخاتە جێگایشی خوای پەروەردگار ئەو پارەی بۆ پارێزێ ئەی پارێزێ ماڵەکەی پارێزێ یەکەم نییە بیپارێزێ هەر کامی بێ خۆ سوودی کەواتە ئێمە و عالو زوانانەی کە هەمانەی خۆمان بۆ قەدری نەبێ هەموو وڵاتی عالمی خۆی هەیە بە قسەیەکە خێرە من لێرەوە بەکابرس بە قسەی عالمێکی وڵاتێکی ئەو پەردنیا بکەم ئەو لەگەڵ مناژی ژیانی من ئەزانێ چۆنە وەک من برسیەتی وەک من سەرمایەتی وەک من گەرمایەتی ئەی لە من کاکە عالمەکەی لای من وەڵی مەلاکەی خۆم بە هەزاری عالم وڵاتەکانی تەناگۆڕ قسەی ئەمەش وەرەگرم چکە ئەو لەگەڵ مناژی ئەوە زانێ لە هات و نەهاتی من و تۆ عەزیزان مەسلەیەوە لەبەر ئەوەی دراوە بۆی مسلمانانی ئیسفادە بکەن بۆی خەڵکەکەی هەژارەکە لێ قەوماوەکە و خەڵک زەکات زۆر دەرکە و خێری زۆریانش بگاوەی کە دەرێت خوای گەورە لە حەرام بمان پارێزێ و لە حەڵاڵ نێزکمان کاتەوە ڕێگای حەڵاڵمان پێ پیشان بدا و ڕێگای حراممان لێ دوور خاتەوە لوقمەی حراممان لێ دوور خاتەوە لوقمەی حەڵاڵ بکاتە نەسیبمان خۆمان ماڵمان مناڵمان وڵاتمان یا ڕەبی خوای وڵاتمانش پارێزی لە حەرام یا ڕەبی وڵاتمان پڕ حەڵاڵ بکەی یا ڕەبی ئەو کەسانەی دەستیان ها لە حەڵاڵە و حەز ئەکەن خەڵک تووشی حەڵاڵ بکەن خوایە خۆت دەست بە باڵایانەوە بێ بە پارەکەیانەوە بێ هەر کەسێ حرامە تاتە دەرخوادی ئەم خەڵکە خوایە هیدایەتی بەی ئەگەر قابلی هیدایەت ئەگەر قابلی هیدایەت نییە خوایە بن بڕی کێ حرامەکەی لە بن هەڵدەیت و لای بی یا ڕەبی خوایە بمان پارێزی لە شەڕ لە کوشتار لە موسیبەت لە فیتنە لە بەڵا بەتایبەتی لەم شەڕ و کوشتارە و بەڵایە خوایە وڵاتمان ماڵمان مناڵمان گەڕەکمان شارمان مسلمانان بەتایبەت و بەعام هەموو وڵاتەکان پارێزی یا ڕەبی خوایە لێتە پاڕێمەوە هەرزانی بخەیتە وڵاتمانەوە یا ڕەبی خوایە لێتە پاڕێمەوە ئەی پەروەردگارە ڕۆژوی مانگی ڕەمەزان عیبادەتی مانگی ڕەمەزان ڕەحم بە نەخۆشەکانمان بکەی ڕەحم بە پیر و گەورە و بچووک و ژن و مناڵ و هەموو لایەکمان بکەی ئامین ئامین والحەمدولله رب العالمین وصلى الله على محمد وعلى آله